بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبەت خۆشحاڵم لە گەشتێکی نوێ لا شیکاری وەرچی بەوەی بەڕێز و خۆشەویست شادەبینەوە. ئازیزانم خۆتانزان یاری هەڵبژاردەکانە پاڵاوتنەکانی گەشتن بە مۆندیال لە ئاسیا لە ئەمریکا و پاڵاوانەتی نیشنز لیگ لە ئەوروپا کە لوتکەی ڕکابەرەکانە تەسفیاتی تێکەڵی گەشتن بە جامی نەتەوەکانی ئەفریقاوە بە مۆندیالی 2026 لە ئەفریقا و هەروەها لە کۆنکاکافیش کە پاڵاوانتیەکان لەسەر سەرجەمیان ڕکابەریە. پێشەوەی کە باسێک لە ئەمڕۆ بکەمەوە باسێک لەو ئاستە ناوازەی شەوی ڕابردووی تیپەکەی ناگلیسمان بکەم و تیپەکەی ڕۆناڵد کیومان بەرامبەر بە هەنگاریا و هەروەها لوتکەی یارەکانی ئەمڕۆی ئەڵمانیا و یاخود فەڕەنسا و ئیتالیا کە لوتکەی یارەکانە ئەمەوێت چەند خاڵێک هەیە ئاماژەی پێ بکەم بە تایبەتی ئەم ماوەیە کە ئەم سێ چوار ڕۆژەی سۆشیال میدیا کە ینی دەنگۆیەکی زۆر یا بۆ نمونە قسە و قسەڵۆقێکی زۆر ئەم دژی ئەو دژی ئەو کردی ئەمە ئاماژەی پێ بکەم. لای هەمووتان ڕوونە هەموو یاریزانێک لە تۆپی پێیا کە سەرقاڵی ئەنجامدانی ڕکابەریە پێویستی بە دەرونێکی ئارام هەیە و ئەم دەروونە هەمیشە لەلایەن یاریزانانی ڕکابەرەوانێ هەوڵ دەدرێت تێک بیرێ بۆ لەبەوەی تۆ لە ئەجوای یاریان نێڵیتەوە یا بۆ نمونە لە هەندەرانەوە تێک بیرێ بۆی تۆ لە ئەجوای یارەکەیان نێڵیتەوە. قەزێم ڕەفتارانی کە بەرامبەر یاریزانەکانە نوێنرێ بۆ هەموو یاریزانێ وایە. بۆ ڤینیسیۆس بیکەی کاریگەری زۆر لەسەری دروست دەکات باشە، بۆ ڕۆناڵدۆ بیکەی کاریگەری کەمتر لە ڤینیسیۆس بۆی دروست دەکات، بۆ میسی بیکەی کاریگەری کەمتری بۆ دروست دەکات، بەڵام بۆ هەر هەمویان کاریگەری تەواویان لەسەر دروست دەکات، بۆ هەر هەمویان لە ئەجوای یاری و لە ڕکابەری تا ڕادێکی زۆر دوور دەکەونەوانێ و تووشی ئاستەنگی زۆر دەبنەوە لە یارەکانە. بۆیە شتێکی ئاساییە بەمەی ئەکری لە نایەن هاندەرانەوانێ بۆ نمونە لە سعودیا هاوارەکرێ میسی لە دژی ڕۆناڵدۆ تۆ دێگاڵتە بەمە دەکەی پێویستەکە تۆ بیر بکەیتەوە، یا بۆ نمونە یاری پاراگوای هەندەری پاراگوای درێسی ڕۆناڵدۆیان بەرز کردو تۆ لە یاریگادا ئەم ڕکابەریانە ئاساین خۆ تۆ ئەبێ بەم جۆرە ینی هەوڵی مەزاجگرتنی بەرامبەر بێ ئیتێ خۆ جاری وایە سەرکەوتووە بیتیا جاری واژەیە شکستێنیتیا ناتوانانی وەکو پێویزی پێچی. بۆیە من حەز ناکەم ئەو هەموو یاریە بە چێژە و هەموو ڕکابەریە توندە هەیە لەسە تۆ خۆ سەرقاڵکەی بە شتێکی بێمانە. ئەسە بۆ نمونە من شەوی ڕابردوو بڵین پێنجشەمە لەسەر هەینی سری یارەکانی پاڵاوتنی ئەمریکای باشوورم کرد، تەمان زۆر بە تایبەت گویان دانیشتم. یاری ڤەنزوێلا و بەرازیل کە سەیرم کرد یعنی باوەڕ بکەن بە هیچ جۆرێک لە یاری تۆپی پێی نەداکرد، چ وەکو ناو یاریگا چ وەکو ینی بۆ نمونە هاندەرانی نێو یاریگای ئامادەبوو، ینی شتێکی زۆر زۆر نامۆ بوو. یاریزانەکان زۆر بە توندی بەرامبەر یاریزانەکانی بەرازیل یاریانە کرد داوە ڕێگەی پێدەدان. لە کۆتایەکانی یاریەکەیە ئاوی ناو یاریگاکە کرایەوانێ هەرەونە بەرازیل لە ئەجوای یاریە بۆ بەرازیل دەویست هێرشکا بۆ تۆمارکردنی گۆڵ. ینی بەجددی بەس یاری تۆپی پێ نەبوو، ینی یاری تۆ گلەیی لە بەرازیل ئەکرێ گلەیی لە دۆریڤال جۆنیۆرەکرێ ئەڵێ بۆ تیپەکەت ئاسینیە بۆ بەرازیل بەرەو پێش ناچێت بۆ ئەو بەرەو پێش ناچێت. ئێوەڵە هەچی پێبەریتەوە ساحەی ناتوانێت یاریکە، هەرتی بێبەریتەوە ساحەی بەو جۆرەش یاریکە ناتوانێت یاریکە. لە خۆرجەنتین بە پاڵاوانی جیانەوە چۆ یاریگای شۆعانشت شێوازی یاری سلوکی یاری لە ئەمریکا کاراسانی زۆری بۆکرێ بۆی کە تۆ یاریکی ناشینکەی بۆی تۆ یاریکی توندکەی بەرامبەریان بۆی کە ڕفتاری ناشین. ئەمە لە یاری بەرازیل و ڤەنزوێلا. بەڵام دوای ئەوە بڕیارمدا بەردەوام بم سێ یاریەکەی ئەرجەنتین و پاراگوایشکەم. تامان من کە ئەمە ئەڵێم بە ڤەنزوێلا ئەمەوێتە ڕووشک پێکەوە نەسووتێ، بەڵام سەری یاری پاراگوای و ئەرجەنتینم کرد یاریکی سەرنجڕاکێش، یاریکی ڕاقی، یاریکی پۆشفرسا، یاریەکی بەهێز لەلایەن پاراگوایەوە، یاریەکە
هەوڵ دیان دەدا پاڵەوانی جیان ڕاگرن لە ناو یاریگاکەیە هەوڵیان بۆمەدا لە ناو یاریگاکەیە هەوڵی ڕاگررتنی مێسی و هاوڕێکانیان دەدا یعنی بڕوا بکەن 180 لە پێچوانی ئەم دوو یاری هەبوو ئێ من لە یاری ئەم ڤەنزوێلا بەرازیلە بۆ ئەو ڕەفتارە ناشتینانی لە نێو یاریگادا وجودیە بوو تومەڵا سێم یاریێژ نەکەم خۆش دانیشم سەی چی بکەم وەکی یاری من دانیشم بە دیارەوە شەوی خۆم کوژم بەڵام دوای کە سەیری یاری پاراگوای و ئەرجەنتینم کرد بڕوا بکەن یاریکی زۆر ڕاقی و زۆر خۆش شەوی ڕابردوو کۆلۆمبیا و ئۆرۆگوای یاریەکی زۆر بەتام و چێژیان کردووە ئەم قسەیە من بۆ چی ئیکەم بۆ ئیکەم تۆی هاندەری ئەوروپا مەیە بە زیاری بەرازیل و ڤەنزوێلا بکەی بە پێوەر و دانیشی ڕەخنە لە تۆپی پێ ئەمریکای لاتین بگری و تۆیەکی هاندەری ئەمریکای لاتین مەیە فەرزی ئەمریکای لاتین کە لەبەر یاری بەرازیل و ڤەنزوێلا شەیە مەیە یاری بۆسنە و ئەڵمانیا جاسیریکە بۆ نمونە تۆ دیت بۆ نمونە گەپتێ لە تۆپی ئەوروپا بێی گاڵتە بە بردنەوەی پرتوگالێکی کە 5 گوێک لە پۆڵندای بردێتەوە گاڵتە بە بردنەوەی ئەڵمانیاکەی کە 7 لە بۆسنەی بردێتەوە بەڵام من کۆمەڵە شتان پێڵم لەوارە یاری پرتوگال چ شتێکی تیا نەبوو بۆ بینەری تۆپی پێتاوەی چێژی لێوەرگرێ دیفاعێکی توند هێرشی بەردەوام تووڕەبوونی یاریزانی ڕکابەر گۆڵی جوان گۆڵی ناوازە پەنارتی یعنی هەموو ڕووداوێکی تۆپی پێ لە یارەکەی پۆڵندا و پرتوگالە بوو ئێ بۆ ڕەخنەی لێگری یاری بۆسنە و ئەڵمانیا بڕوا بکەن شەوی ڕابردوو یاری ناگلیسمان کردی یعنی ڕاستە بۆسنە ڕکابەریکی بێز نییە بۆ ئەڵمانیا ڕاستە ئەمە تاقیکردنەوەیکی ڕاستەقینە نییە بۆ ئەڵمانیا بەڵام ئێمە باسمان لە شێوازی یاریکردنەوە باسمان لە چۆنیەتی هێرش بردنە یعنی بە سەیری ئەڵمانیا بکە بناغی هێرشی ئەم تیپە جولیان ناگلیسمان چۆن لە بەرگریەوە ئەها دەخسە دەستی یاریزانەکانی ناوەند بە تایبەتی پاسکال گرۆس و ئاندریچ و دواتر پێشکەشکردنی بەلاکان و تێگەڵ کێشکردنی یاری چێ تێگەڵ کێشکردنی یاری جەمال موسیالا و کای هاڤێرتس و کیندلست هەنی بەجددی ئەڵمانیا ئەوەی جوانی بوو پێشکەشی کرد ئەوەی بینەرێگەیەوێ لە تۆپی پێیا پێشکەشی کرد خۆ هەر هاندەرەکانی ئەمریکای لاتین کاڵ ئێمە بۆ چێر سێری یاریەکەین و ئەی بۆ گاڵتە بەمێ ئەڵمانیاکە و لە هەمان کاتدا تۆیشی هاندەری ئەوروپی ئای من دایم کێشەم لەگەڵم ڕەخنەگرتنانە هەیە بڕۆسی یاری کۆلۆمبیا و ئۆرۆگوایکە ئەوەی ڕکابەری بوو ئەوەی هێز بوو ئەوەی توانا بوو ئەوەی تااقەت بوو ئەوەی کە یعنی متعی تۆپی پێ بوو ئەوەی ڕکابەری بوو یعنی ئەنجامیاندا بینی داخولێکینەوە زایدا کۆلۆمبیا تەعادولی کردوانێ گۆڵی یەکەمی کرد دوای دوی لێکرا دوای تەعادولی کرد و دوای ئۆرۆگوای هەر یەکسەر هەجمەی دوای گۆڵی 3-2 کرد ئێ تۆ چی تەوێت لە تۆپی پێ یعنی بەجددی تۆ بۆچی سەری تۆپی پێەکەی گۆڵکردنی تیابوو چێژی تیابوو منافەسەی تیابوو ئینزاری تیابوو ڕکابەری تیابوو هاندەرانی تیابوو ڕکابەری ڕاهێنەری تیابوو گۆڕانکاری سەرکەوتووی تیابوو ئێمە بۆ مە سەیری یاریەکەین ئیتر تۆ چی داوە لەم بەراوردکاری ئەم شەڕ و مقۆمقۆیی دەیکەی لەبەرەوە تکاتان لێ یەکەم تکایەکی برایانە لەم شەڕ و هەریایە ئەوروپا مە یاریکردنی خۆی ئەمریکا مە یاریکردنی خۆی لە ئەوروپاش یاریمان هەیە بە کەڵکی سیرکردنی یارینایە لە ئەمریکاش یاریمان هەیە بە کەڵکی سیرکردنی یارینایە دۆخێکی زۆر زۆر ئاساییە عێراق و کاساس بەرامبەر باردەن یەکسان بوون عێراق باسێکی زۆر زۆر خراپەوە دەرکەوت سەرڕای و هەموو ئامادەکاری کرا بۆ تۆڵەکردنەوە لە ئەردەن سەرڕای و هەموو ئامادەکاری کرا بۆی کە عێراق هەنگاوێکی گەورە بۆ گەشتن بە مۆندیال بپڕێ بەڵام عێراق بە تایبەتی لە جێم یەکەم یاریی زۆر خراپی کرد و لە جێمی دوم بەڵێ دەنگۆیەوە لە نێو عێراقایە کە عەلا ئەساس یونس مەحموود تەداخولی پێگاتی کاساسەکە بەڵام ئەوەی کە لە ماوەی ڕابردووێمە بینیمانە کاساس ئەو کەسە بووە کە داوای سربەخۆیی لە بڕیاردانا کردو لە تۆپی عێراق و بینیتان دوای جامینەتەوەکانی ئاسیا کە حەکیم شاکر و مەجموعەی ڕەخنەیان لێگر نزیک بوو لەوەی کاساس پۆستی ڕانەراتی عێراق بەجێ بێڵێ بەڵام دواتر
پاشگەز بوو بەردەوام بوو لەگەڵ عێراقا بەڵام بۆ مەرجە بەردەوام کەس دەست نەخاتە کاروبارەکانی مەرجیە و هەواڵانی بڵاو دەبێتەوە ڕاست من مەرجنی ئەوەی کە میدیا عێراقیەکان بڵاوەکەنەوە کە علاساز یونس مەحموود تەشکیل لە دانیەوەم شتە بکە نابڕوان مەکەوا بێ لەبەی خۆتان زان یونس مەحموود ماوەی پێشوو لێکی تۆپی عراقیش تووشی مشکی لە هاو ینی ئەوە نەبێ ئەوە پێگەی بەهێز و گەورە بێ بڕاستە جێگیری سەرۆکێکی تۆپی عراقا بەڵام ئەمەوە ناگەێنەکەیتر ئەم باڵا دەسیە بێ کە خۆی تەشکیلە بۆ کاسازانێ نا من بڕوام وایە بڕیارەکانەوەی بڕیاری کاساز خۆیەتی بەڵام هێشتا کاساس تێگەشتنی تەواوی ماوە لە تۆپی پێ عراقا بەڵێ گۆڕانکاری گەورەی کردو بەڵێ بەرەو پێشچوونی گەورە ڕوویاوە بەڵام هێشتا گۆڕانکاری زیاتر و زیاترمان ماوە بۆی کە تۆپی پێ عراق بەرەو پێشچێ هێشتا عراق دەرفەتەکە لە دەستی خۆیەتی ڕاست یاری ناو ئەردەن ماوە بەڵام یاری عومان گرنگە لەم دوو یاری عراقی ئەگەر هەردووشی ببردایەتەوانەوە بە ڕێژەیەکی زۆر لە مۆندیال نزیک بوو بۆ کۆمەی ئەردەنیش نەبردۆتەوە گرنگە کە نەدۆڕاوە لەگەڵەوەی نەدۆڕاوە گرنگە بەوە قەرەبووی بکاتەوە کە یاری داتوو لە عومان بەرێتەوە کە ئینشاڵڵا ڕۆژی سێشەممە قسەی تاو لەسەر عراقەکەین وەکوتم ئەوەی کە ناگلیسمان و ئەوەی کە ڕۆناڵد کومان بەگەڕانەوەی بۆ هۆڵندا پێشکەشی کردووە کە خۆتان نەزانن ڕۆناڵد کومان پێویستی بە کۆمەڵی ڕەکایزی سەرەکیە چونکە ڕۆناڵد کومان پۆزیشناڵپڵی یاریەکە و لەگەڵیشە دەرچوو قوتابخانەکە یۆهان کرۆیفەوە کوڕی بەرشەلۆنەیە و یەکێکە لە یاریزانە دەستکەوتە دارەکانی هۆڵندا ئێمە وتومانە هەمیشە ئەم ڕانەری پۆزیشنال پلەیە وەکو پیانۆ چۆن لە حەو نۆتە پێگاتۆ دۆ ڕێ می فا سۆ لا سی دو ئەگەر یەکێکی تیا نەبێ تۆ ناتوانانی ئاوازەکە بچڕی ئەگەر ئەم یەکەی تیا نەبێ بۆ نمونە ئەمە نەمێنێ ئاوا بێ ببێ بە شەشدانە ئاوازەکە وەکو خۆی نایە بەدەستەوە بەڵێ ئاوازەکە یعنی بۆ نمونە ئەیژەنی و پامەکەی بەڵام تێرت ناکە مەزبوط نییە نۆتەکە مەزبوط نییە ناچێ بەڕێوە یاریکردنی ئەم ڕایەنەرانش پەیوەستە بەم کارەوە گەڕانەوەی دیۆنگ بۆ هۆڵندا واتای ڕێخستنەوەی کارەکانی کێیە کارەکانی ڕۆناڵد کومانە ئەوە تا ڕۆدری گواردیۆلا ڕۆدری نەماوە خۆ تیب لەسەر یاریزانێک بند نییە بەڵام بناغەی ئیشەکەت لەسەرم یاریزانێ بناغەی ئیشەکەت لەم یاریزانەوە بوونیادنی لەبەرەوە پێویستت پێیەتی بۆیە بۆ ڕۆناڵد کومانیش بە هەمان جۆرە ینی لەگەڵ چاکبوونەوەی دیۆنگ گوێ نادا بەوەی هێشتا لیاقە و مەزبوط هێشتا توانینەوە خول نییە ئەمە نییە پێویستی پێتام هەڵبژاردێ ئەم کابرایە بۆ شێواز یاریکردنی خۆی پێویستی بارزانی چۆکو توێ پێویستی بەو مواسەفاتە هەیە کە لە تۆیە هەیە هۆڵندا بەرامبەر بە ڕکابەرێکی بێزی وەکو هەنگاریە بینیتان کۆنتترۆڵێکی باشی کرد بە درێژایی 90 خولەک بەڵێ مەترسیشی لەسەر دروست بوو بۆی کە گۆڵی لەسەر تۆمات کرد بەڵێ دوو گۆڵی سەرەتای بە پەنارتی کرد بەڵام تۆپی زۆریان بە هەدەردا واریکی زۆر ناوازیان کرد هۆڵندا چ لە ڕووی لایانی هێرشبەری چ لە ڕووی لایانی بەرگریاوانە ئەمانە هەمووی خاڵی بەهێزی تیپەکەی ڕۆناڵد کومان بوون نەیشن لیگ تاوکو ئێستا لە کۆی هەڵبژاردانەی کە هەیە هۆڵنداش گەشتنی بە قۆناغی داتوم سۆگەر کردووە دەگەینە قۆناغی هێشت کە لە ماوەی ڕابردوو سەرتا یەکسەر دەکرا بە قۆناغی چوارگۆشەی زانین ئێستا ڕکابەرەکانی نێشن لیگ گۆڕانکاریی تیا کراوە بۆی کە ڕکابەرەکان بێز و بێسترکردنەوە دەزانن کە نێشن لیگس بە جۆرێکە کە تیپەکان لە چوار ئاستایریەکەن ئاستی چوارەوە هیچ داوەزینی تیانە ئاستی سێ کە لە چوارەوە بۆی دووە لە سێوە دادەوەزی بۆ چوار و ئاستی سێ سەر دەکەوێت بۆ دوو و دوو سەر دەکەوێت بۆ یەک سەرنگەڵ تەرایشێکە لەو تیپانی لە ئاستی دووەمەوەم ساڵ هاتە ئاستی یەکەم بە بردنەوەی لێونان ئەوەی یەکلا کردەوە ساڵی داهاتوو دێتەوە ئاستی یەکەم ئێستا ڕکابەری چوارەم تیپەکان بۆیە کە دانەوەزن و خۆتان زانن ئەمساڵ ینی هەڵبژاردەشمانە بوو کاتۆ تا ئاستی یەکەم و ڕکابەرەکە بۆ نمونە سکۆتلەندا بۆ نمونە ئیسرائیل کە هاتە ئاستی یەکەم بەڵام ئێستا لە داوەزینەوە نزیکە ڕکابەری پۆڵندا و سکۆتلەندا بۆیە کە یەشێکیان بمێننەوە لە ئاستی یەکەمی نیشنز لیگ و یەکێکیشان داوەزنە ئاستی دووەم و ئینگلتەرایشەکە لەو تیپانی کە دێتەوە ئیتر هەت کۆمەڵ و هەڵبژاردەیەک دێتەوە ئاستی یەکەم لە نیشن لیگ ئەمڕۆ
یاریکی تایبەتمەندە لە نێوان فەڕەنسا و ئیتالیا. بەڵێ فەڕەنسا و ئیتالیا سەرکەوتون، بەڵام یاری چوون ئیتالیا برنەوەیکی مێژووی بەسەر فەڕەنسادا تۆمار کرد لە ناو فەڕەنسا. قسە لەسەر فەڕەنسا دەکەم من بەتایبەت، قسە لەسەر سپالێتی ناکەم، قسە لەسەر ئیتالیا ناکەم کە یەکەمی کۆمەڵەکەی گرتووە. حەز دەکەم قسە لەسەر فەڕەنسا بکەم. یعنی ئێستا با ئێمە هەمومان پێکەوە بپرسین. ئێمە دیشام لە 2014ەوە کە ڕایەنەرە، ئێمە هەمیشە وتومانە دیشان بەوەی ئەو ئەنجامانەی لە مۆندیالە، یعنی بۆ نمونە 2014 قۆناغی هەشت دەرکرا، 2016 گەیشتە یاری کۆتایی یۆرۆ، 2018 مۆندیالی برد، 2020 لە قۆناغی 16 یۆرۆ دەرکرا، 2022 گەیشتەوە یاری کۆتایی مۆندیال، 2024 لە یۆرۆ ماڵاوایی کردەوە لە چوارگۆشەی زێڕین نزیکە لە 2026. بەڵێ پاڵەوانەتی نیشن لیگیش بەشداری کردو و بردوویشێتی ئەمەی دەستەبەر کردو. بەڵام من باسی دوو پاڵەوانەتیە گەورەکە ئەەکەم کە یۆرۆ و مۆندیالە. واتە تاوەکو ئێستا 2014 2016 2018 2020 2022 2024 6 پاڵەوانەتی گەورە دیدیە دیشان ڕایەنەرایەتی هەڵبژاردەی فەڕەنسای گرتووە. لەم 6 پاڵەوانەتیە گەورەیە 3 یاری کۆتایی ئەنجام داوە. لەم 3 یاری کۆتاییە 1 یاری بۆتە پاڵەوان. یعنی من تێنانم جاران ئێمە ئەمان و کاکە لە دوایەوەی مۆندیال 2018 برد، 2020 دەرکرا 22 چۆنیایی وتمان قەینە. کە تۆ 24 دیسان و بەرامبەر بە ئیسپانیایەکی لاوشکستە خوارد و ماڵاوایی و کرد لە کاتێکا دوو باشترین پێگاتت پێبوو، کاتی وەستانە، کاتی گۆڕانکاریە لە ڕیزی هەڵبژاردەی فەڕەنسا. پێشتر وتومە دیشام دەیەوێت بە شێوەیەکی باش فەڕەنسا بەڕێوە بەرێ. بەڵام کاتێک تۆش کەس دێنی پاڵەوانەتی دوای پاڵەوانەتی، کاتێک دێم ئامارەکە دووەردەگرم لە کۆی 6 پاڵەوانەتی فەرمی کە بەشداری کرد تۆ 3 کۆتایی ئەنجام داوە، لە کۆی 3 کۆتاییش کە ئەنجامت داوە 1 کۆتاییانە بردوێتەوە. ئەمە نقطەی زوعفە، ئەمە نقطەی زوعفە کە تۆ لە 3 کۆتاییە سەسیریگە ڕیاڵ مەدرید کە چێتە یاریە کۆتاییەکان. ئێوە چی دەڵێن بە خۆتان؟ بە یار و نەیارەوە بۆ ڕیاڵ مەدرید شتێکی باو هەیە. ئەڵێ ڕیاڵ مەدرید کە چووە یاری کۆتایی مەحاڵە بدۆڕێ. باگەری سەتانەوە سەرکەوتنی تیا بەدەستێنێ لە یاری کۆتاییە. ئیتر وەسعی چەند خراپێ چەند لاواز بێ ئەو ڕێگەی سەرکەوتنە دۆزێتەوە لە یاری کۆتایی. کەواتە ئەمە نوقتەیەکی بەهێزە. ئەمەی ڕیاڵ مەدریدی جیاواز کردووە لە تیپەکانی تر. دەبە فەڕەنسا بەعەکسەوەی نوقتەیەکی لاوازە وەکو یوڤەکە. یوڤە زۆرترین یاری کۆتایی چامپیۆنز لیگی دۆڕانەوە. ئەگنا بۆە یوڤە ئێستا دووەمتی بووە دوای ڕیاڵ مەدرید کە زۆرترین نازناوی چامپیۆنز لیگی بردوێتەوە. ئەوەندەی یاری کۆتایی ئەنجام داوە. بۆیە ئەمە دەبێتە خاڵی لاواز بۆ تیپەکەی دیدە دیشان. و من یعنی بەجددی من پێتان ئەڵێم ئەگەر من هاندەری فەڕەنسا مەکۆی پێشتری ژووتومە لە بەرنامەی دەرو یاریگە، من ئارەزوو دەکەم فەڕەنسا لەم نەیشنز لیگەیە شکستی گەورەتر بێنێ. فەڕەنسا بۆ نمونەم شۆ بەرامبەر بە ئیتالیا گەر من هاندەرێکی سەرسەختی فەڕەنسا بم بۆی داهاتووی هەڵبژاردەکەم بەرەو باشی بچێ، بۆی داهاتووی ئەو تیپەی کە خۆشم دێ بەرەو باشتر پڕ بەدڵ حەز بە دۆڕانێکی گەورە دەکەم تاوی دیشان دووخڕێتەوە. یعنی فەڕەنسا ڕانەرێکی باشیتیان نییە. خۆ فەڕەنسیەکان گەورەترین شانازیان بە زیدانەوەکەم. خۆ تۆپی پێ زۆربەی زۆر ئەڵە قەرزاری دەستی زیدانە. خۆ زیدان بێئیش و بێکار لە ماڵەوە دانیشتووە و ئەزمونێکی کاری ڕانانیشی لە ڕیاڵ مەدریددا هەیە بە درێژایی 4 ساڵ و نیو 4 ساڵ و نیو لەیانەی ڕیاڵ مەدریددا ڕاهێنانی کردو، 3 چامپیۆنز لیگی بردوێتەوە، خولی ئیسپانی بردوێتەوە. قەیچێکە تەجروبەیەکی گەنج بدرێ بە فەڕەنسا با دیشان لە ماڵبژاردەی دوورکەوێتەوە. یعنی لە 2014 ڕانەریە ماڵبژاردەیە کاکە من لە ئێوە پرسم تیپی یعنی فەڕەنسا ئەوەنە سەقامگیرە لە 2014ەوە لە 6 پاڵەوانێتی فەرمی کە من بۆم باس کردوون 1 پاڵەوانێتی دەستەبەر کردو. ئەمە ئەوەنە سەقامگیرە فەڕەنساوە دیشانمە لەم پۆستایە بەردەوامە بێ دوور ناخرێتەوە. هۆڵەندا ڕانەری گۆڕی، ئینگلتەرا ڕانەری گۆڕی، ئیسپانیا ڕانەری گۆڕی، ئیتالیا بە بردنی یۆرۆن ڕانەری گۆڕی، ئەرجەنتین ڕانەری گۆڕی، بەرازیل ڕانەری گۆڕی. یعنی هەموو ئەم تیپانی تر لە کێشیان فەڕەنسا بێ کێشەیەوە ڕاهێنەر ناگۆڕێ. بۆ ڕاهێنەر وجودی نییە لە فەڕەنسا. شتەکان زۆر زۆر نامەنتەقین
و ئەبێتە ئەوەی کار لە کار ترازاوە یعنی بەجددی فەڕەنسا پێویستی بە گۆڕانکاریە فەڕەنسا پێویستی بە بەرەو پێشچوونی زیاترە تیپی فەڕەنسا زۆر باشتر و باشتری لەوە لێ چاوەڕێ دەکرێت کە دیشام لەگەڵە هەڵبژاردەیە جێبەجێی دەکات دیشام تەنها ڕاپەڕاندن بۆ فەڕەنساکە فەڕەنسا تیپێک نییە تەنها بە ڕاپەڕاندن بەڕێوە بچێت سە تۆ بۆ نمونە ئەگەر ڕانەری دانیمارگی ئاساییە تۆ بەس هەوڵبەی بەشداری پاڵاونتەکان بکەیت و ڕایپەڕێنی دەستکەوتە بۆ گەریاریشی کۆتایی ئەنجام دێ بەڵام کە ڕانەری فەڕەنساوی کەتیپەکە و کەتیپە گەورەکانی ئەوروپا احتیمادیان لەسەر ئەستێرەکانی وڵاتەکەی تۆ بوو شوورەیە تۆ ئەنجامت نەبێت شوورەیە تۆ هەموو نازناوەکان نەچیتەوە لە لوتکەی تۆپی پێیان نەبی من پێتانە لەمەم ئامارانە وەرگری بۆ دیشام ئامارەکانی زۆر خراپە زۆر خراپە بەڵێ بە پێی سێپاڵەوانیتی سەرەتا زۆر باش بوو چونکە سەرەتا 2014 قۆناغی هێش دەرکرا شانزە چۆتە یاری کۆتایی هێژدە مۆندیالی بردووە ئێمەمانەمان قوبوڵە یعنی سەرەتایەکی باشی دەست پێ کردووە دیشان بەڵام دواتر ستیپەکە لە باردۆخێکی خراپە و دڵنیاش بەلەوەی یعنی پاڵاوانتی مۆندیالی 2026 لەگەڵ دیشانە ئێوە چی هیوایەک من لە هەندێری فەڕەنسا پرسم چی هیوایەکتان بە دیشانێ لەوەی سەرکردایەتی هەڵبژاردەیە بکەوەکو پێویست لەبەرەوە من دەڵێم فەڕەنسا پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیە و بە تایبەتی گۆڕانکاری لە ئاسی ڕانان چونکە فەڕەنسا تیپێکی بێزە تیپێکی پڕکوالیتیە و تیپێکە ڕێگەی هەیە و دەرفەتی لە بەردەمایە کە ئەوەی لە تۆپی پێیا بوێ ئەنجامی بدات دێمە لای بەشێک لە کۆمنتەکان پێشەوەی بچمە سەر ئیتالیا کاک مەحسین سڵاو بۆ تۆ کاکە حەسەنگیان خۆشەویستیت کاگاکۆی ئەزیز دەڵێ ماڵ خۆی لە خۆی نەبوو میوانی ژات بەرازیل خۆی 100 کێشەی هەیە و ڕووداوانەی ئیزافە بە یاریزانێکی وەک ڤینیش خۆی لە جوای یاری دەرەچێت کۆنتترۆڵی خۆی پێ ناکرێن جاواشت بەرامبەر بکرێت دواتر هزار ڕەخنی لێ دەگیرە جابار ڕەخنە بگرن ڤینیسیۆس لە نێو یاریگادا گاڵتە بە هەمووانەکە ڤینیسیۆس لە نێو یاریگادا بە تۆپەکەوانێ هیچ کەس دەرەخەتی نیە باوانی تر بۆ خۆیان چیەکەن بە ڕەفتاری دەرێ بە تۆپ کەس لەسەر و ڤینیسیۆسەوە نییە بە تۆپ و بە یاریکردن لە نێو یاریگا بەبێ تۆپیش یاریزانە خۆرمی ڤینیسیۆس نییە کەوێتە سەر عەساب بڕۆ یاریزانی تر کاکە خۆ ڕۆناڵدۆ بڕۆن سەیری جێمی یەکەمیکەن پورتوگال و پۆڵندا بکەن لەگەڵ ناوژیانەکەی خەریب و پێکا هەڵبژێن کارتێکی زەردی وەرگرت کاکە میسی هەر یارەکەی پاراگوای هەر ئەسڵەن ئەوەی لەگەڵ داوەرەکەی ئاوت هەر زەلام یاری لەبەر چاوەکەوت خۆ هەر ئەوان کاکە خۆر ڤینیسیۆسی داماو نییە ئەمە چیە لەبەروی هاندەری ڕۆناڵدۆ خۆشوێ باسی و ڕۆناڵدۆ ناکە کە جێمیەکە بەرامبەر بە پۆڵندا کردی من باسیەکەم مڕاعاتی کەس ناکەم من حەقەڵە وەڵاوی ڤینیسیۆسێکا ڕۆناڵدۆژێکا و میسیژێکا لە ساحەیە بە خراپتریشەوە ڤینیسیۆس دانیشی قسێگەکە لەبەر خۆ یا بۆ نمونە ڕەخنێگە بێ بەڵام ڕۆناڵدۆ و مێسیە چەند پەلاماری داوەرێن بڕۆ سەیری یارەکەی پۆڵندا بکەم زانین جێمیەکەم ڕۆناڵدۆ چۆن ڕەفتارەکە بەرامبەر بەداوەن بڕۆ سەیری یارەکەی پاراگوای بکەم زانن مێسی چۆن بەرامبەر ئەو ناوژیانە بەرازیلیە ڕەفتارەکە لەسەر حەقیش نەبوو قەیچێکە ڤینیسیۆس دواوە بکە هۆڵندا دوای گەڕانەوەی دیۆن گەڕاوەتەوە ئاسی ڕاستەقینەی خۆی ئاستی هۆڵندا چۆن هەڵدا سنگێنی کاگەنز باسی هۆڵندام کرد کە ڕاکایزەکانی مەزبوط کۆمان هۆڵندا هەڵبژاردێکی بەهێزە کاک جوتیار ئەڵێ پێ دوایە عراق بگاتە مۆندیالی ئینشاڵڵا ڕۆژی سێشەمە بە تێروتەسەلی باسی عراقەکەین کاگی واگیان ئەڵێ ڕانەرێکی چاکی هەڵبژاردە دەتوانێت بێنێتە ڕانەرێکی چاکی یانە بە پێچاوانەکەشی من پێم وایە هەرکی یانە زیاتر ڕانەری هەڵبژاردە ئەبێ ڕاهێنەرێک بی کە ئەزمونێکی زۆرت هەبێ ینی تەجروبەیەکی زۆرە بێ هەموو ڕووداوەکانی تۆپیۆ بەسەرات پێ چونکە تەعاملکردنی هەڵبژاردە تەعاملکردنیی زۆر تایبەتە تۆ لە ماوەیەکی کورتان تیپەکۆکەیتەوە لە ماوەیەکی کورتا پەیامەکانیان پێگەنی لە ماوەیەکی کورتا ڕێگەکەیان بۆ دانی و لە ماوەیەکی کورتی شاجێبەجێکرێ بەڵام لەیانەیە تۆ فترێکی زۆری ئامادەکاری و لە بەردەمایە ماوەیەکی درێژی کارکردن لە بەردەمایە ماوەیەکی درێژی لێک تێگەیشتن لە بەردەمدایە ماوەیەکی درێژی دانانی تاکتیک لەگەڵ لە بەردەمدایە ماوەیەکی درێژی جێبەجێکردن لە بەردەمدایە لەبەرەوە جیاوازیی زۆریانەیە من ناتوانم بە ڕانەری یانەیەک بڵێم وەڵامە هەڵبژاردەیە سەرکەوتوو یا بە ڕانەری هەڵبژاردەیەک بڵێم لە یانەیەکا سەرکەوتوو چونکە دوو تەعاملی جیاواز
دوو کارکردنی جیاوازن دوو ئەرکی جیاوازن لەیانەیە تۆ توانێ و داواکارەکانی خۆ جێبەجێ بکەیت بەکردنی یاریزانەیە کە بە تایبەتی بۆ نمونە ڕانەرانی پۆزیشنال پلەی و جیگن پرێس بەڵام لە هەڵبژاردەیە تۆ خاوەنی ئەو یاریزانانەی کە وڵاتەکە خاوەنێتی ئەو بژاردانم یعنی ناتوانانی بە مەرجەکان وەکو خۆی جێبەجێگی لەبەرەوە تەعاملکردنیی جیاوازە من پێم وانییە بتوانینەوە هەڵسەنگاندنە بکەین ئاسی ئیتالیا بەرەو پێش چوە ئاسی هەڵبژاردەکە بەرز بۆتەوە کاکە سالە بابانی قەدەری ئیلاهی کاکە حەسەد ئەڵمانیایە ئیتالیا ڕۆژ بە ڕۆژاسی بەرەو پێشە چێ و ڕانەر وای کردو هەڵبژاردی ئیتالیا بەرەو پێش بڕات ئەزانین چۆنە با من یەک شتت پێ بڵێم واقعێک هەیە لە ئەوروپا ڕەسەنایەتی تۆپی پێ و تاکتیک و گەشە سەندنی تۆپی پێ لە دەستی ئەڵمانیا و ئیتالیە ئەمە ڕاستیکی حاشاڵ نەگرێ و پێویست بە ئینکاری ناکە بەڵێ ئەم هەڵبژاردانە ئەکەون بەڵێ ئەم هەڵبژاردانە نەکسیان لێ بەسەرێ بەڵێ ئەم هەڵبژاردانە بارودۆخی نەخوازرایان بەسەرێ بەڵام ئیتالیا لە دوو جار نەگەیشتنی بە مۆندیال هاو یۆرۆیەکی بردۆ لەسەر حسابی هەموو گەورەکانی ئەوروپا جیاوازی ناکەم من لە بینی ئەمە یۆرۆ بەڵام فەڕەنسا لەو ماوەیە نەیتوانی هیچ یۆرۆیەک بەرێتەوە بەڵام ئیتالیا هاو یۆرۆیەکی بردۆ لە کاتێکا دوو جار نەگەیشتووە بە مۆندیال لەبەرەوە ئەو ڕکابەریانە تۆ ناکرێ پێوەری کۆتای هەڵبژاردەی پێ بکەی بەڵام ئیتالیا ئێستا لەگەڵ سپالێتی ئێمە گلەیمان چی بۆ لە ڕانەرەکان پێشووتمانە تکایە واز لەو یاریزانە کۆنانە بێنن کە لەگەڵ هەڵبژاردەکەدا سواون کۆتاییان پێات تکایە باوە چەنوەکان بێن بۆ داهاتوو تیپ دروستکەن ئەسا خەڵک دەڵێ ئیتالیا یۆرۆ قۆناغی دووەم ماڵاوای کرد بە سویسرا دۆڕە بەڵام ئەمە شکست نییە بۆ ئیتالیا کۆمەڵێ لاوی لەو پاڵەوانێتیە تاقی کردەوە کۆمەڵی لاوی پێگەیان کاکە بەسیترین نمونەیان ڕیکاردۆ کالافیۆری بوو کە بەم دا چوار سیناڵ و بەیشێک لە باشترین بەرگریکارەکانی هاوینە بوو کە زۆربەی یانەکان هەوڵی گرێبەستکردنیان لەگەڵە ئێستاوە تا ڕیچیەکی لە تۆرینۆوە ناوە وا خەریکە هەڵبژاردەکە پێگەێنێتەوە یعنی زۆر گرنگە تۆ بتوانی استیغلالی ئەم بارودۆخە بکەی بۆی کە هەڵبژاردەکە و ڕێبخەیتەوە هەڵبژاردەکە و بگەینیتەوە ئاستی لووتکە و هەڵبژاردەکە و بێنیتە ڕکابەرەکان کۆتاشتیش کە دەمەوێت کاک حەسەجیان باسی ئەڵمانیامان کرد سەرەتا کۆتاشتیش کە دەمەوێت باسی کەم هەنێ جار من بەم دوایەیە خیر تەمان خۆدانزان من زیاد لە 2 ساڵە باسی میسی ڕۆناڵدۆ ناکەم لە بەرنامە ئیلا لە یاری هەڵبژاردەکانیان نەبێت چونکە مە قەراری خۆم و یان باسم ڕکابەرەکانی ئەوروپایە هەندێک جار بڕوا بکەن کاری میسی ڕۆناڵدۆ ڕەفتارەکانیان نەبینم لە یاریگادا دڵتەنگ نەبم بۆی کە ئەڵێم بۆم یاریزانانە واز ناهێنن بەڵام هەنێ جاریش گۆڵی وامان پێشکەشەکەن بەس دیڵین تخوا ئێمە عیب نییە و بیرکردنەوەی بکەین بەرامبەر بە میسی ڕۆناڵدۆ خۆڕاستە میسی یارە گۆڵی نەکرد بەڵام یاری داهاتوو لەوە چێ گۆڵە بکاموتان سەرتان ئەم یارەی پۆڵندا ڕۆناڵدۆیە کە 3 مانگی تر دەبێتە 40 ساڵ ینی بەس ببین ئەو دەبڵچیکە و ئەو دەرچوونیە و عەزەڵانی لە کاتی لەدانی و دەبڵچیکە و تەرکیزە بۆ زاویەکە ینی بەجددی ئەگەیتە سەرەوەی کە تو بیویژدانی ئەگەر ڕەخنە لەمە بگری بۆ نمونێ سەیاری داهاتوو مێسی لەوە چیاتریشێکمان باتێ ئەم یاری پاراگوای جێگەر ڕەخنە بوو لامان ئێستا ڕۆناڵدۆ هەموو یۆڕۆجێ ڕەخنە بوو لامان ئەمان و بۆ واز نایەنێ بەڵامەوە تا یاری پۆڵندا مەڵێ یەکشتی جوانی کرد تۆ بۆ واڵی نە ئەم شتە لە ڕادە بەدەر ئەم شتە ینی پێچەوانی عەقڵیەتە بۆیە من جارێکی تر لە هاسی میسی ڕۆناڵدۆ جارێک ترۆژ دەڵێمەوە بێدەنگیاڵ دەبژێنم شیکاری وەرشیم پێشکەشکردن شاد و کامرامن خواتان